وانتم بخير ان شاء الله، كل نوروز واحنا بخير، وكردستان جميلة واحنا كلش مرتاحين. ان شاء الله السنين الجاية والايام الجاية تكون افضل الى الشعب العراقي والى كل الناس، ليعم الامان والطمأنينة. ببغني جژنی نۆرۆزی پیرۆزەوە پیرۆزبایی خۆم گەێرم بە هەموو گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بۆ هەموو کوردێک لە هەر شوێنێک بێ لەم جیهانەیە. هیوادارم ئەم جەژنی نەورۆزە ببێتە هەوێنی تەبایی و خۆشەویستی و برایەتی لە نێوان هەموو گەلی کورد، لە نێوان هەموو چین و توێژەکانە. هیوام سەرکەوتنی گەلی کوردە، هیوام سەربەخۆیی گەلی کوردە. بەبوونەوەی هاتنەوەی جەژنی نەورۆز، جەژنی کوردان پیرۆزبایی لە کوردستانیانەکە، هیوادارم هەموو ڕۆژێکیان نەورۆز و جەژن بێت. لەم ڕۆژەیە پێویستە ئەو بڵێم کە زیاتر بەلایانی گرنگی بەلایانی گەشتیاری بدەین، چونکە لایانی گەشتیاری سەرچاوێکی باشی داراییە بۆ وڵاتەکەمان و لەگەڵ ئەوەشە لایانی ژینگەیمان بیر نەچێت کە زۆر پێویستە ژینگە پارێزی.